چۆنن؟ باشین. سەرنمایشتان کرد؟ بەڵێ. چەندێکە سەرتاڵی سەمانیەوە؟ دوور. چەندێک؟ مانگێکە بێ. یەک مانگە؟ خۆشە بەلاتۆ؟ ئاڕۆڵازە خۆشە. ناو چییە؟ دیمە. زیرەشی لە مەکتەبە؟ بەڵێ. ئەتێ ببی بەچی تۆ؟ یەکەمی تەمە بالیە. چی؟ یەکەمی تەمە بالیە. یەکەمی تەلەبەکانی ئێرە؟ تۆ وەرە ئێرە و پێم بڵێ. دواوە تۆزە بچۆ دواوە وەرە ئێرە؟ چۆ دواتر؟ تۆزە؟ حەزە لە بالیە؟ باڵە. زۆر یاکەم. زۆریش. لەگەڵ چیە چی بۆ بالیە؟ وەڵای لەگەڵ دایکم. بعض جارێکیش لەگەڵ خاڵم. چەندێکی سەمای بالیەکەی؟ وەڵای 2 ساڵە بێ. چی ئەزانیت؟ وەڵایتر وەستانوانە ئازانم وەستان یەکەم و دوانوانە. وەرە پێشەوە. جلەکانت زۆر جوانە، ئەمە چێ بۆی هین کردی؟ مامتاڕوبەر. چەندێکە سەمای بالیەکەی؟ 2 مانگی مانگێ 2 مانگە. لە ماڵیشەوە نەهاتم بۆ ئێرە شار لە ماڵیشەوە ئەم کرد.